وا دیارەکە میسر و ئەنقەرە دەیانەوێت پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە لە سەروبەندی نزیک بوونەوە لە هەڵبژاردننی تورکیاشین. کۆمەڵێک جموجۆڵی سیاسی و سەردانی وڵاتانیش هەیە لەم نێوەندەدا کە من دەمەوێت گفتوگۆی لەسەر بکەم. بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بیت. لە دوای بەهاری عەرەبی لە دوای ساڵی 2011 ئیتر لە 2013 پەیوەندی نێوان میسر و تورکیا تێکچوو. ئەو تێکچوونە لەسەر چی بوو؟ ئەم نزیک بوونەوەی ئێستا هۆکارەکەی چییە؟ پێشەکی باڵێن ڕۆژ و تاعاتی هەموو لایەخوا قبولی کە ئینشاءالله. بەڵێ بۆچی لەو کاتەدا بڕا؟ طبعاً لەگەڵ بەهاری عەرەبیدا لەو کاتەدا ئوردوغان و بە تایبەتی سەرۆک وەزیرانی دکتۆر ئەحمەد داوودۆغڵە لەو بۆچوونە بوو کە ئەبێ یارمەتی بەهاری عەرەبی بدرێت. اینجا لەبەرەوە حتى داوودۆڵ خۆی سەفەرێکی کرد بۆ قاهرە، چوە ساحەی تەحریر. لەو کاتەدا تورکیا سیاسەیەکی وای هەبوو کە یارمەتی ئەو با بڵێن ڕاپەڕینانە بدا کە لە وڵاتانی عەرەبی بوو کە بە ناوی ڕەبیعی عەرەبی بە ناوی بەهاری عەرەبی بوو. اینجا ئەلێ دەستی پێکرد. دواییش کە ئینقلابێکە بێ لە دوایی لە 2016 ئینقلابە بێتە سەر محەممەد مورسی، لەوێدا زۆربەی وڵاتانی با بڵێن ڕۆژاوا ئەمریکا ئەو واقعیان قبول کرد، یعنی حکوومەتی سیسیان قبول کرد، بەڵام تورکیا قبولی نەکرد. نەک بەس ئەوەندە بەڵکو مەجموعەیەکی ئیخوانی سەرکردەکانی ئیخوانی مەسر هەمووی لە تورکیا بوون. با بڵێن چالاکی ئەعلامی چالاکی سیاسیانە بوو، لەبەرەوە ئەو پەیوەندیە بڕا. زۆر باشە. ئەی ئێستا هۆکاری نزیکبوونەوەی پەیوەندیەکان چیە کە ئێوارەی ئەمڕۆ وەزیری دەرەوەی میسر لە تورکیا دەبێت؟ بەڵێ، یان لێرەدا چەند هۆکارێک هەیە. یەکەم هۆکاری ئەو هۆکاری کەوا زۆر گرنگە ئەوەش ئەوەیە لە دوای هاتنی با بڵێن لە دوای ئەوەی ئوردوغان کە مەلەفی وزارەی دەرەوە وەرەگرێ، داوودۆغڵ لا ئەچرێت خۆی ئیدارەی وەکو لە سیستەمی سەرۆکایەتی خۆی ئیدارەی مەلەفی وزارەی دەرەوە ئەدات. ئەلەو کاتەدا ئوردوغان کابرایەکی با بڵێن سیاسەتمەدارێکی پراگماتیکە هەستا بە سیاسەتێک ئەوش لە تورکیا پێیوترا نەهێشتنی دوژمنایەتی لەگەڵ ئەو وڵاتانەی کەوا لەگەڵ تورکیا کێشیان هەیە. اینجا لەم بۆچوونە پراگماتیکەوە هەستا لەگەڵ ئیسرائیلە بینی باشەوە کرد، لەگەڵ ئیماراتە، لەگەڵ سعودیە، بەڵام لەگەڵ مسرە شتەکە تۆزێ لەسەرخۆ بوو، جێگای وەکو بڵێ جێبەجێ نەبوو بە جۆرەی بۆ خێرایی کە تورکیا ویست. ئەمە فاکتەرێک بوو. فاکتەری ترشەیە، ئەوش فاکتەرەکەی ترش ئەوەیە لە تورکیا لە لیبیا کێشەی هەبوو لەگەڵ مسرە. ئەوە بوو قواتی ئەو هێزەی کە خەلیفە جعفەر حەفتەر کە مسر یارمەتیەدا ئەوە شکستێنە. ئەوە پرسیارەکەی منە دکتۆر، ینی ئێستا پێتان وایە لە جانتاکەی سامح شوکریە تەنیا مەلەفی نزیکبوونەوەی پەیوەندیەکانی تورکیا و میسر هەیە، یاخود کۆمەڵێک مەلەفی دیکەی وڵاتانی دیکەشەیە وەک لیبیا، وەک سووریا، ئەم بابەتانە کە دواتر پێم خۆشەکەمێک باسییان بکەین؟ بەڵێ، یعنی خۆی بتەکید مەلەفی لیبیا تا ڕادەیەک حەل بوو، چونکە لە مەلەفی لیبیا چی بوو؟ مەسەلەی سنووری ئاو بوو. ئەم سنوورە دوایی مفاوزاتێکی زۆر مسر قبولی کرد، وتی بەڵێ ئەو پەیماننامەیە لەگەڵ حکوومەتێکی شەرعی کراوە لە ئەستەمبوڵ، با بڵێن لە تەرابلس، ئێمە قبولمانەوە لە بەرژەوەندی ئێمەیە. ئەمە هی دوایی هەر لە با بڵێن لە دەریای سپی ناوەڕاست لە مەشروعێکی غاز هەبوو، پێڵێن غازی کۆربوونی ڕۆژهەڵاتی غازی. بەڵێ، تورکیا ئەلەوێدا خۆی ئەو مەشروعە هین بوو عەلا ئەساس یۆنان بوو، لیبیا بوو، مسر بوو، قوبروس بوو. ئەمە لە سەرەتادا وتیان ئەمە مەشروعێکە بێ لە ژێر ئاوەڕ و ئەو غازە بۆ ئەوروپا،
دوایی ئەمریکا وتی نا ئەوە عەمەلی نییە با تورکیا بەشێ بێ لەگەڵتان ئیتر ئەو کێشەیەش با بڵێن کێشەی لیبیاش حەل بوو ئێستا ئەمە فاکتەرێک کە جاران ئەم دوو وڵاتی جیا کردو ئێستا ئەمە ئەو فاکتەرشمە شتێکی ترش هەیە ئەمڕۆ مصر کێشەیەکی زۆر سەرەکیە لەگەڵ ئەثیوپیا دەربارەی بەنداوی ناهضا ئەو بەنداوە طبعا بەنداوێکە کاریگەری استراتیجی هەیە بۆ ئاسایشی نەتەوەیی مصر لێرەدا ئوردوغان علاقەیەکی بەهێز هەیە لەگەڵ با بڵێن سەرکردەکانی ئەثیوپیا ئەو ڕۆڵە تورکیا یعنی مصر وا تەوەقع بکە وا چاوەڕێ بکە کە تورکیا ئەلەوەدا یارمەتی دەوێت ئەمە دکتۆر پرسیارێکی دیکە بەڵام خۆ یۆنان لەگەڵ تورکیا پەیوەندیەکانیان خراپە باش نییە بەڵام هەفتەی ڕابردوو سامح شکری سەردانی یۆنانی کردنی بۆچی پێش سەردانەکەی بۆ ئەنقەرە سەردانی یۆنانی کرد چی لە ما خوێندنەوە ینی خۆی لەگەڵ لە مەسلەی یۆنان ئەوە مێژووکی کۆنیان هەیە لە با بڵێن لە پەیوەندیەکان و لە کێشەکانە لە بینیانە بەڵام ئێستش ینی ئەوە ئەمریکا و یەکێتی ئەوروپا لەسەر خەتە کە با بڵێن کێشەکان نەگاتە ڕادێک لە بین یۆنان و تورکیا تا ڕادێکە چکە هەردوو لا حەلیفن هەردوو لا لە ناتۆن لەبەرەوە نایەڵن بگاتەوە بەڵام بۆچی ئێستا مەسەلەن ئەچێ بۆ مصر بۆ سامح ئەچێ فاکتەرێکی ترش هەیە ئەو شوێ شەڕی ئوکرانیا رووسیا کێشەی با بڵێن خواردنی هێنایە مصر یەکەم هاوردەی یەکەم وڵاتە کە هاوردەی گەنمەکات لە ئوکرانیا کە ئەم کێشەیە ڕوویدا تورکیا بە بڵێن مصر تووشی ئەز قەیرانێکی گەورە بووە اینجا ئەلێرەدا ئەمڕۆ تورکیا ڕۆڵێکی گەورەیە مەشروعێکەیە کە پۆتین و ئوردوغان اتفاقیان کرد لەسەری ئەوش پێ لە مەشروعی دەریای ڕاش کە گەنم بچێت اینجا تورکیا پێویستی با بڵێن مصر زۆر پێویستی بەو گەنمەیە زۆر باشە دکتۆر کاتم زۆر کەماوە بەڵام مەبەستمان پرسیارە بکەم ینی بەتایبەت لە سووریای دراوسەی عێراق و هەرێمی کوردستان لا کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی لە ئەسینا سامح شکری وتی کە ئێمە هەوڵی نزیک بوونەوەی سووریا و تورکیا دەدەین پێتان وایە لەم سەردانەدا میسر دەیەوێت نێوەندگیری تورکیا و سووریاش بکات بەڵێ ئەوە یعنی ئەمە زۆر پێچێوا بێت کە تورکیا فعلەن بڵێ مصر خۆی پەیوەندیستە لەگەڵ هەردوو لا هەیە بەڵێ ئەمەش شتێکە کە باسی کرد خۆی ئەمڕۆ سونقان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرانەوە زۆر هەیە ئەمڕۆ سەفیری دەرەوەی با بڵێن سووریا لە سعودیەیە یعنی سعودیە و ئێران بینیان باش بووە یعنی ئەو سیاسەتەی دەرەوەی بایدن وای کردووە ئەو وڵاتە عەرەبیانە ئەو وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە یەک نێزیک بنەوە زۆر سپاس دەکەم دکتۆر ڕسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت